سلاف لهمی هەڤا لە خۆشەویستە کەناڵی مەبەست کینگ ئەڤڕۆ ئەچین بۆ شارە بۆستە بازان مۆنتاژەکەم دووەک مۆنتاژی بە کلیک وەکو ئەی بینین ئەمە یارێکەیە ئەمڕۆ سەردانی شاری دووەکەکەین بەڵێ ئیتر هیوادارم لایکی ڤیدیۆکە بکەن ئەمجارە دەبێت سەر و 5,000 لایک بێتن بۆی گیم ئەزام ڤیدیۆ گیم لاانێت هەندێکتان هەستان لێ نەبێ باشە لەوانەشە کەمتان سێری ڤیدیۆ گیم بکەن ئاینۆ ئەتێ ئەگەم ئەزانم بەڵام ئەبێ لایک بکەن ئۆکەی ئەجا فعلی فێر بووم واز ناینم ئیتر خۆم خەریکی ئەو شتانە ئەکەم بێت گەلەوەش گلێم لێ مەکەن ئەزانم چکەم بە کیبۆرد دیارێکم دەستکە ئیش ناکە لەگەڵی کۆمپیوتەرەکەم تەحملی ئەوەی نییە کاتێک دەستکی لەگەڵ ڕەبتەکەم ئەکسەر کراشە کاتێکە تێ باشە ینی کۆمپیوتەرەکەم وەکو ئەو هەنێ یوتیوبەر نییە بەکەیف خۆم تۆزە قورسە بۆ من ئێستا سەعاتێکی شەوە خۆی باشە ئەوەی بیکەین بە ڕۆژ جەواکەی کلێر سکای جەواکەی ساف بێ بووم ئەوەتە ئاچین بۆ شاری دووهۆک وەستە بزانم لێرە ئەبیندرێتەوە ئەمە ئەربیلە دووهۆک وەزی دووهۆک دیار نییە سیرک نا سیری نییە خەریکە شارەکانەکەمە داوە وەزە باوەڕ کە دۆکی دیانێ جەماعات ئەمە خیانەتە یاڵا ئەچینە مووسڵ لە مووسڵەوە ئەچینە دووەک لێ هەڵە فڕین یاڵا تەن لە کۆمنت پێم بڵێن زانم چەند بینەری دووەکیمانەیە بەزدی ینی بینەری دووەکیمان زۆرە ینی ئەوەی کە بە زمانی کرمانجی سێرمان دەکا ڕێز و خۆشەویستیم بۆیان هەیە سلاڤە ڕێزا من بۆ هەمی بینەرە کرمانجیە تێدەگەم باشە من لە زمانی لە هەموو شێوازارێکی زمانی کوردی تێدەگەم بەڵام لەوانەیە نتوانم قسەی پێ بکەم هەنێکیان یان غەڵەت بکەم بەڵام بەس هەورامی نەبێ هەورامی زۆر قورسە بەزدی وەسە من نازانم بەخوا برا ڕۆژە درێژە چییە نەما ئەو کردم بەکوێ برارۆ هەلا شێرە بکەم سێری سیاختەر هەلا فڕی کەراجە جەماعەتەوە شاری مووسڵە بۆ دووهۆکە ڕۆین جوانە ڕۆین ئەڕۆین خۆزگە بمتوانێت بە دەستکەریش پێ بکەم خۆزگە ئەت بەو تیارەیە ئەچین بۆ چونکە دوورە باشە فڕین تاکان سی تاکان کە ئەڵڵا ئەوەیە تەلەفۆنە نەکەوێتە خوارەوە ها جەماعەت ئەمە ئەبینی ئەو شوێنە ئەیرە ئەوە ئەو شوێنە ئەوە دووهۆکە جەماعەت گەیشتین لا بۆ ناو دووهۆک خۆمانە تەقێنینەوە کێشەکە وەیە ئۆڤەرسپیدە تا زەمات هەڵە تێپەڕین شێڕەکەم دەی وات لە قەبری بە جەماعەت وەکو دەبینن جەواکی گۆڕاوە سەلاوانێ بڵێن بۆ وایە هەستەکەین نەشە ڤیدیۆکەمان ڕاگەری ئەمڕۆ چوین دەستکێکمان کڕی بەڵێ دەستکێکمان بۆ کڕی تاوەکو بتوانین بەس باز لێ خۆڕم بەخوا سایق نیم بەخوا بابکی بۆرد و ماوە زیاری ناکرێت بەجددی ئیتر پێویست بوو بەڵێ بەس بزانانی بۆ ئەو یاریە چووم دەستکێکم کڕی لایکە ئۆکەی بەتەمامی لە مووسڵ بچینە دووەک نەخێر ڕامانگۆڕی لە هەولێرەوە ئەچینە بۆ دووەک بۆ ماپەکە شاری دووەکی تێدانی نازانم بۆ من خۆم ئەچم لە هەولێرەوە ئەچمە دووەک ئیتر ینی هەرەوە بچن جەماعەتی دووەک ئەمەی دواوە ئەمە ئەو سەر ئەمانە
ربينين أو سنة أبيا أما وزام أبي ديزليان فراته بقى نازماتي ولا خدشي عراق بنزاني لعيبة أو كده بين جماعات أو أبي قاروا أو أبي ديزليان فراته بقى نازم والله أصلا ديزلان ذكريان فرات ديزلان ذكرى أو ديزلي دبي أي ديزلي بيوه بلا جماعات أي ديزلي بس الداتا برين هكذا هلا نبون إتر أو ياري زوز خوشة بو خوشة چونك يعني والدك شوينه كان بلسه ماب بتاعدي بساني اما جماعه شوينه كي بونيشان دين خبات ايربورت اما فراغواني خبات دريات وان ليره بنيش جوا امناني شنو اروين برامبر زياتر اروين باشكم لوي باشكم لوي مطار هبي بس مطار هبا دياري دكر لسه ما فكان ابو بدا سقلي بخري زو خوشه ها زود زوا يعني اتواني تحكم كي ها اضل اخوه بس باكي بورد ياريه كم هز دكم ياري زانم نازم فدستك هز دكم اسان قاري بكره عين زين شونه سياره هيك اوتوماتيك وغير عادي ترى كدسك كره زام غير عاديه او غير اوتوماتيك الشيخان ايربورت مطار الشيخان نازم شويه فابري اوتوماتيك الشيخان شو بروين زاني زو نزيكا حق كوتين الشيخان والله سين والله ما بهولي حسابك دي تاكو استسردان دوغم نكردو بس دي زو حازكم كركوك سردانم کردووە سلێمانی سەردانم کردووە بەس دۆکنا تاکە سەردان دۆکم نەکردووە من وڵاتیشم نەدیوە بەس شاری سلێمانی و کەرکووک و تاعاتر هیچترم نەدیوە ڕەوان دوزیش ڕەوان دوزیشم دیوە شاری دۆک تۆز ها ئەوە شاری دۆکە جەماعەت گەیشتین دەرەوە بێ نازام کوێ بەخوا شوێنەکان پێ نازام بەجددی قەت نەهاتووم إتر جماعة أول شاري دوك هم منطقة وتم نازم شوية من خو من تشوم بلان زوزو باسكرا حزة كم بتم روجك أما الساحة هي خواروا أما الساحة توباني نازم ساحة شوية أما الساحة إيرا أو يزاني بس ساحة كم بيبلين أي ساحة كا أما باخي نازم سيت باخي كا أو قد يزاني نواكين بيبلين سي نازم أما شوية أو سري دهوكا بلام لاني مول الشيخ بيتن جماعات عادي أم شارع مش لاني وكوها قندي ألماني وشتانة بيل دهوك نازم أوكي زوانة باب كرينو ها متى أما مولة تأكيد مولة أما دبي مولة بي أما يخوارو برارو ترسناكا إيه أما زادي أما السيارة شتي بيات دروازاني بس بعد توزي بس هلا والتياري بدون نفر تياري لي أخرى ويزو جمع اشتكي ترين بيبلن ها أو شاخة شوية ها أو شاخة شوية زام شي أزان أماش أو زادي نازم لشوية ودروا والله من السر ويدهوك وان الوقت أو زادي لان لزاقو بيت دهوك أو زادي إلى اللي ديت دهوك ويستبر لسنزن دبينوا سبر أو أروين وهذا بمزين ها أوكي والله إني زود زخمة أوكي زود زوانا أو زخمي لشوياتيو هما بالله كتير وبزانو أما باش يستر ويشاري دهوكا وكيبينين باشا خانو كان زود زوان كراوا كي جوان شاري ولير شاري سليماني أو شاري دوك ولا قبري زمانه ويخون بمباشرة إيه بس أما مولا أما وكوتمان أما أبي مول به أما يفسر يا بس أقرب بشكل تواك هلا الشاري دوك هلا نشمو هلا كوترم تريلي أو باقي شوي بيالين أما بشي دست سبي أما بشي دست سبا للشاري دوك بشي باكورة كيتي أما بالعمل بقى شوية نهايتيه تي بي ال لا ايوه ايه ايام زاديه عملنا او باخي الله دارس انا امازون هذا ما شاء الله باخي كي زرزري ليه اذا جماعه زي خوش كيتي ها جماعه بينا سعر الشروه ها هذا سعر اروى اما زادي تي بي ال ام قرا شوين يعني اقب زانن طبعا أزعلنا وأنا شاهد دوك بيهتم شاركن أوي هات أوي شاهد دوك نسب لايكنا كاتن حسابني يعني بقى شاهد شارك أخوي خشنا أما باقي كتير أما لا أنا باركي بي أما نازا باركيتيا
بەس تا ئەمەش مەلعبێکی ترە ئەمە لەولا جوانە بەس بابی من پاش ئەمە چی ئەمە چی ئەمە پارکە چییە ئەمە ئەوەی خوارەوە ئەمە چیە و چاواڵی ماسۆنیەتە بەجددی وەڵای بەجددی ئەوەیەکی خۆشە ئەمە شوقەکان ئەمە شوقە هۆتێل شتە لەوانەیە ئەمەش پاکێکی ئەمەش باخێکی ترە لەبەر ئەف دیمانە جوانانە ئەس حەجارە دهۆکی یەکەم سەردانی یەکەم واو بادینەکەشم دووکە لەکە لە شوێنە لە ژێر من هەلێرە ئەوە ماکسیمۆڵە ماکسیمۆل کوردستان بیشتر قەناتی کوردستان بیشتریش هەر لەوەیە ئەم جادەیە ئەو جادەیە ئەمە خۆزان جادەی ئەحمەدی پێڵێن تر ئەوەندێک کە زانیاریم هەبێ ئیتر ئەمە دۆڕین بەڵێ خۆشەویستان ئەمە شاری دهۆک بوو هیوادارم ڤیدیۆکەتان بەدڵ بێتن بەجددی شارێکی جوانە بەدڵم بوو هیوادارم ئەو ڤیدیۆیە بەدلە ئێوە بێتن ئەگەر ئەو ڤیدیۆت بەدڵ بوو ئەوە لایکی ڤیدیۆکە بکە خۆت ئەگە خەڵکی دهۆکی لە چ شارێکی لە چ گەڕێکێک بووی ناگەڕەکان بڵێ وە چ شوێنێکی ناسیەوە دەقەکە بندە و دەقەکە دابنێ و بڵێ ئەو شوێنە ئەو شوێنەیە پێم لەنجاری داهاتوو بچمە کوێ ئەمجارە دەچمە شوێنی زەخم کە کەس نەچوو بێتن خەڵکی تر چووە لە یوتیوبەر ئینگلیزەکان باسی یوتیوبەرە کوردەکان دەکەم دەچمە ئەو شوێنانی کە کەس نەچوو بێت دەمێک بوو دامناوی یاری بکەم بەڵام کۆمپیوتەرەکە کە بەرگەی نەگرت و ئیسعادی تا داونلۆد بوو ئیتر ئاوایی بە پاش کەوتین بەداخەوە بەڵێ ئیتر تا ڤیدیۆکردی تا کاتێکی لە چەناڵی مەبەستکین واتان لەگەڵ پێرە حرەکە خۆرە بیمە زۆمیمە